شمشارە شوێنەواری کۆنترین لادێ و کۆنترین شاری دەشتی بتوێن. لە هەزاری هەشتەمی پێشزایندا بۆ یەکەم جار مرۆڤ لە شمشارە نیشتەجێ بوو و یەکەم لادەی لەم دەشتە بەپیدەدا دروست کرد. ئەم لادەیە هاوسەردەمی لادێکانی چەرم و بێستان سوور تەپە گۆران بوو. ئەم گردا لە نزیکەی 16 چینی شوێنەواری پێک دەیاندرێت. هەر یەکێک لەم چینانە مێژووی دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی دیاریکراو. لە چاخەکانی بەردینی نوێی و مسی و سەرەتای چاخی برۆنزیدا ژیان لەم لادەیەدا بە شێوەی پچڕ بەردەوام بوو. سەردەمەکانی شارستانی بێستان سوور چەرم و حەسوونە و ئورک و نینەوەی پێنجەمی تێدا دۆزرایەوە. لە هەزاری سێمی پێشزایندا وردەوردە ژماری دانیشتوان لە دەشتی بتوێن زیادی کرد و گەلانی خوریەکان و لولیەکان لە ڕۆخی ڕووباری زەی خوارودا ژمارەیەک ئاوەدانیان دروست کرد. لە شمشارە کۆنترین شاری خوریەکان لە کۆتاییەکانی هەزاری سێمی پێشزایندا دروست کرا. کۆنترین ئاماژەکردن بۆ ئەم شارە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئووری سێ و کۆنترین ناوهێنانیشی بە شێوەی شوو شارە یاخود شا ئاشروم بووە کە لەلایەن سۆمەریەکانەوە و لەلایەن ئەو پادشانەی ئووری سێوە تۆمار کراوە. مودینگیر شولگی نیتا کالاگا لوگال اوری کیما لوگال آن اوبدا لیمو باکه سیمورونکی لولوبوکی شا آشروکی او اوربیلومکی باخول. لە سەرەتای هەزاری دووەمدا بە شارەکە دەوترا شوشەڕا. شاری شوشەڕا لە سەدەی هەژدەی پێشزایندا بۆ پایتەختی وڵاتی ئوتێم. بە وڵاتی ئوتێم دەوترا وڵاتی دەروازە و دەربەن پارێزەکان. لەم سەردەمەدا شوشەڕا لەلایەن پاشاکواریەوە فەرمانڕەوایەتی دەکرا. لەبەر هەڵکەوتەی شارەکە و شوێنە ستراتیجەکەی و دەربەندە گرنگەکانی دەوروبەری و بەپیتی ناوچەکە شارەکە بۆ جێگەی چاوتێبڕینی دوژمنان و یەکلاکردنەوەی کێشە دیبلۆماتی و سەربازیەکانی هێزەکانی ئەو سەردەمەی زاگرۆس و میسۆپۆتامیا. شەمشی ئەدەدی یەکەمی پاشای ئاشوریەکان توانی دەسەڵاتی ئاشوریەکان فراوان بکە و لە خۆر ئاواوە تا ناوچەکانی جەزیرە و شاری ماری لە ڕۆخی ڕووباری فرات دەسەڵاتی کێشا و کوڕێکی خۆی کردە فەرمانڕەوای ماری و بەرەو خۆرهەڵاتیش هێرشی هێنا و شارەکانی ئارابخا و قابرا و ئیروبلمی گرت و ڕۆیکردە شمشارە. إن أرابخيمكي أنا كرخيشو إيروؤو ما أتام شاءاتي أتاقين شاءكنيا أشتاكاما إن أرابخيمكي ما إتيشي كنتار إن أود إشرا كامشو نارو زائبا أملو إبي إرما أنا ماتي قبرا آكي أخابيتي ما أتام شاءاتي إبو أورشا أم خاساما ألامي دا أناتي شماعات أوربئل كالاشونو إنا إتي ما أغارانيم وساء بيتما بيراتيا لؤو أشتاءكان. دیارە شەمشی ئەدەدی یەکەم لە ساڵی 1912 پێشزاین وەختێ هەوڵی داوە منطقەی قەبرا لە هەولێر داگیر بکە. یەکێ لەو نامانە باس لەوە ئەکا لە داگیرکاریەکانی شەمشی ئەدە دەکا بۆ قابرا. أنا كواري قيبيما أما بيلكا آما لوميش أنوتيم وأشي إرما بي إيماتيم إليكا لا إبالا كاات زازية قادونو صابيشو. Shimshara was in this way squeezed between بەو شێوەیە شمشارە لە دوولاوە لە ژێر وشاردا بوو لە نێوان شەڕێک کە لە لای خۆرەڵاتەوە دەوریاندا بوو شەڕێکی تریژ لە لای خۆر ئاواوە دەوریاندا بوو. کواری فەرمانڕەوای شمشارە و خەڵکانی تر لە ناوچەکە دەبوو بڕیار بدەن چی بکەن. لە کۆتاییدا بڕیاریاندا هەرچەندە نازانین چۆن بڕیاریانداوە بەڵام وەک دەردەکەوێت لە کۆتاییدا بڕیاریاندا ببنە لایەنگری پاشاکەی خۆر ئاوا پاشا شەمشی ئەدەد. لە گردی شمشارە ئەو زانیارانەی وەها دەرەکەوێت لە تێکستەکان بۆمان دەری دەخا کەوا کواری حاکمەکەی شمشارە ئەبووایە
مەساڵحی خۆی بپارێزێ لە نێوان فەرمانڕەوا ئاشووریەکە لەلایەکەوە کە هەوڵی داگیرکاری ئەکرد بەرەو فراوانخوازی ئەکرد بەرەو ئەوەی ئەکرد کە بڵێن ناوچەکە داگیر بکەوی خاتەژێر ڕکێفی خۆیەوە و لە نێوان خۆی لەلایەکەوە و لە لێوان پاشاکانی منطقەی دەشتی بتوێن و بەرزایەکانی زاگرۆس لەلایەکی ترەوە. و لە هەمان کاتدا هەندێک لە نامەکان باس لەو هێرشە سەربازیانە دەکەن کە شەمشی ئەدەد ئەنجامی داوە بە سەرپەرشتی ئیشمیداگانی کوڕی کە سەرپەرشتی سوپاکەی کردووە لە بەشی ڕۆژهەڵاتی ڕووباری دیزلە بە مەبەستی دەست بە سەرداگرتنی ئەو ناوچانە بە تایبەتی ناوچەکانی وڵاتی بۆ نمونە میرنشینی ئەخازوم بێ یاخود میرنشینی قەبرا بێت کە لەو ناوچانەدا ئەنجامی داوە باس لە هەواڵگری و ئاڵوگۆڕی زانیاری دەکەن لەسەر ئەو هێرەشانەیاندا. لەبەر ئەو ئاستەنگە زۆرانی لە ڕێگەی هۆز و گەلە جیاوازەکانی زاگرۆس و ئاشوریەکانەوە ڕوبەڕووی دەبوونەوە، کواری خۆی لە نێواندوو بەرداشدا دەبینی و دەبوو خۆی بۆ لایەنێک سەخت بکاتەوە. کواری و شمشارە سەر بە شانشینی تووڕووکەکان بوون. لەژێر هێرشی شانشینی گوتیەکاندا بوون. ئێمە بە تەواوەتی دڵنیانین کە ئەم ناوچانە کەوتبوونە شوێنێکەوە. دوجار کواری پشتی کردە هاوزمانەکانی خۆی و لەگەڵ ئاشوریەکان ڕێکەوت. ئاشوریەکان هەستیان کرد کە هۆزە خوریەکانی هاوزمانی کواری و هاوسنووری شانشینی ئوتێم و شوشەڕای پایتەختی بەمبارە ڕازی نابن. لەبەرەوە شەمشی ئەدەدی یەکەمی پاشای ئاشووری لە ساڵی 1970 پێش زاین هێزی ئاشووری نال بۆ پاراستنی دەسەڵاتەکەی کواری شوێنکەوتەی. ئانا کوواری قیبیمە ئوما بێلکە ئامە ئان و ئوما شێژمێ ساباما ئانا ئانا ماسا ئارتی شوشەڕاکی ئاتارا ئات سابوو ئوم شوو ئانا لیبی شوشەڕائاکی لیرو ئوبما و ئاتا ئانا سێریە ئالکە ئام لومێژدوم و مێش و تا ئیمکی ئالام شوشەڕاکی ئیسی ئیڕوو و کونوتی دومومێش کو ئونوشی ئیم کیشا ئیشتو کو ئون شی ئیمکی توسی ئێ ئیزێ ئیڕوو کونوتی سائارو موئوتا بالاکاتو. لەم سەردەمەدا هۆزە تووڕووکە خوریەکان بەهێزترین هۆزی شەڕکەری ناوچەکە بوون و جی ئاشوریەکان و پاشای کوارێ بوون. گۆتیەکان بە سەرکردایەتی پاشازازیە بە هەمان شێوە ڕۆڵێکی سەربازی گرنگیان دژی ئاشوریەکان و پاشاکواری دەبینی. ئەم بارودۆخە تەنها بۆ چەند مانگێکی کەم بەردەوام بوو تا لە کۆتاییدا خەڵکەکەی دەوروبەری شمشارە لە دەشتی ڕانیەماندوو بوون و هەستان و ڕاپەڕین وەک دەردەکەوێت شمشارەیان سووتاند. لە ڕاستیدا ئەو کۆشکەی شمشارە کە ئەرشیفی دەقەمێخەکانی تێدا دۆزرایەوە لە کاتی کنە و پشکنینی شوێنەوارەکاندا دەرکەوت شوێنەواری کۆشکەکە پڕ بوو لە پاژماوەی سووتان و ئاگرێکی گەورە. هۆزە تووڕووکە هاوزمانەکانی پاشای کواری لە ساڵی 1970 پێش زایندا یەکەم ڕاپەڕینیان لە مێژووی ناوچەکەدا تۆمار کردو. جی کواری فەرمانڕەواکەی شاری شمشارە ڕاپەڕین و کۆشکەکەیان سووتان. لە ڕاستیدا بەو شێوەیە بۆ ئێمە دەردەکەوێت کە چیرۆکی شمشارە لەو سەردەمەدا کۆتایی دێت. نازانین خاوەنی ئەرشیفی دەقەمێخەکانی کۆشکەکە کە پاشا کواریە چی بەسەر هاتووە و بۆ کوێ چووە لەوانەیە کوژرا بێت یان توانی بێتی ڕابکات نازانین. شمیداگان کە ناتوانێت وڵاتەکە کۆنتترۆل بکات و پەنای بۆ ئەوە بردووە کە هاتووە لایەنگرانی خۆی ئیتر کوارێ و وەروە ئایلەی ڕەنگە شاهانەی یاخود هەندێک لە لایەنگران و فەرمانڕەوایەکانی ئەو ناوچانەی ڕاگواستووە بردوونی بۆ وڵاتی قەبرا لەگەڵ شاری ئارابخۆم کە کەرکووکی ئێستا دەکا. گەلانی منتیقەکە ڕاپەڕیون دژی دەسەڵاتی ئاشووری و ڕایەن ماڵی و ئاشووریەکانیان ڕاماڵیوە و نیان هێشتوە بێنە ناو منتیقەی دەشتی بتوێن. دوجار وەک شارێکی ئاوەدان و پایتەختێکی ناوچەکە شوشەڕا خۆری ئاوا بوو. پاشاکواری و دار و دەستەکەی و سوپای ئاشووری لە شارەکە وەدەنران و چارەنووسی کواری و دار و دەستەکەی بە نادیاری مایەوە. ئانا کوواری قیبیمە ئوما دینگیر ئێنزوو ئیشمێ ئانی ئاخووکە ڕامیکە ئامە شائال
ماکو و ئێکاشالیم وشی ئیب شاری ئاما ئاتکە ئیمرا ئاسما تێ ئێرتام ئێپ و ئوشما قەعات ئێشتار وشێلی ئینا ئاننا ئیتو ئوخ شائەلماعات وسوخار و ماروکا شائەلم و شانیتام ئاتا ئامە تیدێ کی ماشێئام لا ئیشو و سوخار و ئیە ئاخاریکە و ئاش بۆ شێئام ئان شێشون و مولی ئامە ئاریخی ئیش ئینا خەڕائان شوئولمیئیم تو ئور داشونوتی شێئام و ئولیشو لە سەردەمی عەباسیەکان و لە سەدەی 12 زاینیدا کوردەکانی دەشتی بتوێن شمشارەیان وەک لادەیەک ئاوەدان کردەوە ئەم لادێش لەلایەن مەغۆلەکانەوە داگیرکرا و پاشان هەتا سەدەی 14 زاینی شمشارە ئاوەدان بوو. لە سەردەمی پاشایەتیدا دەوڵەتی ئەو کاتی عێراق بڕیاری دروستکردنی بەنداوی دوکانیدا نزیکەی 50 شوێنەوار لە دەشتی بتوێندا لە ڕۆخی ڕووباری زەی خوارۆ بوون و بە تەواوبوونی بەنداوەکە دەکەوتنە ژێر ئاوی دەریاچی دوکانەوە لەبەرەوە بڕیاردراکن و پشکنینی خێرا لە بەشێکی زۆر لەم شوێنەوارانەدا ئەنجام بدرێت. تیمێکی شوێنەوارناسی دانیمارکی لە ساڵی 1950 بە سەرپەرشتی هارالد ئینگهۆڵد بۆ یەکەم جار کنەوە پشکنینی شوێنەواری لە شمشارە ئەنجام دەدەن. بە هەر حاڵ ئەو تیمە بچووکە توانیان بگەنە شمشارە بێگومان لە ساڵی 1950دا لە شمشارە لا دێلێ نەبوو لەبەرەوە ئەندامانی تیمەکە خێوەتیان هەڵدا و هەمویان لە خێوەتگەکە دامانەوە. هەروەها لە ساڵی 1950دا تیمێکی شوێنەوارناسی عراقی بەردەوامیان بە کنەوە پشکنینە شوێنەواریەکانی ئەو تیمە دانیمارکیەدا کە ساڵی پێشووتر دەستیان کردبوو بە کنەوە پشکنینی شوێنەواری لە شمشارە. پاژماوەی شوێنەواری کۆشکێکیان دەرخست کە بۆ سەرەتای هەزاری دووەمی پێش زاین دەگەڕێتەوە کە هاوسەردەم بوو لەگەڵ ئەو کاتێک کە حاموڕابی لە بابل فەرمان ڕەوایی دەکرد. لەوێ ئەوەی دۆزیانەوە هەندێک گۆڕ بوون هەروەها پاژماوەیەکی گەورە دۆزرایەوە کە لەوانەیە سەکۆیەک بوو بێت ئێستا ئێمە پێمان وایە کە ئەو سەکۆیە لەوانەیە وەک بناغەیەک بوو بێت بۆ پەرستگەیە. لەژێر ئەو سەکۆیەدا هەندێک شوێنەواری سەرەتایی هەزارەی دووەمی پێشزاین دەرکەوت پاشان کنەوە پشکنینەکان زیاتر بەرەو قوڵایی چوونە خوارەوە. لێرەدا چاڵێکی بچووکیان هەڵکەند کە چاوەڕوان نەکراوانە بە خدیاوەریان بوو گەیشتنە ژوورێک کێچێک بوو لە ژوورەکانی کۆشکەکەی پاشاکوواری کە پڕ بوو لە دەقی نووسینی مێخی لەسەر تابلێتی قوڕین نووسرا بوون. بەم شێوەیە تیمە دانیمارکەکە ئەرشیفێکی بچووکیان دۆزیەوە کە ژمارەیان 145 تابلێتی مێخی بوو کە بۆ سەرەتای هەزاری دووەمی پێشزاین دەگەڕانەوە. لە ناو گۆزەیەکی شکاوە بوو شاخێکیشی لەسەرەوە بوو یعنی شاخی حیوانەکیویەکیشی لەسەرەوە بوو. لە ساڵی 1950دا تیمێکی شوێنەوارناسی عێراقی کنەوە پشکنین لە شمشارە دەکەن بەڵام تا ئێستا راپۆرتەکانی ئەم کنەوە پشکنینە بڵاو نەکراوەتەوە. لە شمشارە جگە لە پاشماوەی کۆشکەی پاشاکواری و پاژماوەی پەرستگە و خان و مۆر و چاپی مۆری شاهانە و کەلوپەلی بڕۆنزی و ئامرازی بەردینی ئۆپسیدی گرکانی و پەیکەری قوڕین و گۆزە و گڵێنی نەخشندرا و دۆزرانەوە. ئەمە جگە لە دۆزینەوەی بخوردانە گلێنەیە بەناوبانگەکەی شمشارە کە لەسەر شێوەی بزنەکێوی و تەلار و قوڵەکانی ئەو سەردەمە دروست کراون. هەروەها سەدان تابلێتی مێخی کە تێیدا نامەی دیبلۆماتی و نامەی کارگێڕی جۆراوجۆری تێدایە لە کۆشکی پاشاکواریدا دۆزرانەوە. لە ناو گۆزەیەک هەڵگیرا وەکو ئەرشیفی خێزانێک بوو لە چینی پێنجەم. ئەم تابلۆیانە بریتی بوون لە دوو گروپێکی تەنها نامەی دیبلۆماسی بوون گروپێکی تریان ئابووری بوون. نامە دیبلۆماسیەکان دوو گروپ بوون بازێکیان لەلایەن شەمشی ئەدەدی یەکەمەوە نێراون بۆ کواری فەرمانڕەواکەی شمشارە بازێکیشیان لە ملوکی با بڵێن پاشاکانی ناوچەکانی دەوروبەری شمشارە نێراوە بووی. لە ساڵی 2012 تیمێکی ئەوروپی تێکەڵ لە شوێنەوارناسانی دانیمارکی هۆڵەندی و ئیتاڵی لەلایەن پەیمانگای خۆرهەڵاتی کۆنی هۆڵندیەوە بە سەرپەرشتی شوێنەوارناسی دانیمارکی یەسبەر ئایدم و باهۆکاری شوێنەوارناسانی کورد و بەڕێوەبەرایەتیەکانی شوێنەواری ناوچەکە دەگەڕێنەوە بۆ شمشارە و چەند وەرزێک کنەوە پشکنین لە شمشارە دەکەن و تا ئێستاش کارەکانیان لە شمشارە بەردەوامە.
بەداخەوە هۆکاری سروشتی و هۆکاری مرۆیی گۆڕانکارێکی باشی لە گردەکەی داکردووە ساڵانە کاتێک لە وەرزی زستان و سەرەتای بەهاردا کاتێک ئاوی دەریاچەکە بەرز دەبێتەوە دەبێتە هۆی شێواندنی گردەکە بەداخەوە ئەوەش ناتوانین ڕێگری لێ بکەین وەکارێکی تریش خەڵک لەم گردەکان شێواندووە بەداخەوە پێویستە لانی پەیوەندیدار ئاوڕێ جدی لێ بداتەوە و پێویستە گردی شمشارە ببێتە سەنتەرێکی گەشت و گوزاری ناوچەکە سوودێکی زۆری دەبێت بۆ ناوچەکە و هەروەها پێویستە بە هەموو لایەک پارێزگاری لەو گردەی بکرێ بۆ ئەوەی لە ناوچوون بپارێزرێت. لە ئێستادا شوێنەواری ئەم شارە کۆنا وەک چیرۆکە ئەفسانیەکان وایە هەر ساڵێک باران زۆر ببارێت شمشارە دەکەوێتە ژێر ئاوی دەریاچەکە و کاتێک ئاستی ئاوی دەریاچەکەشدا دەبەزێت شمشارە دەردەکەوێتەوە. لەبەر ئەوە جیاواز لە جوتیارانی دەشتی بتوێن کە هەردەم هیواخوازن بارانی باش بارێت و کشت و کاڵەکەیان پڕبەرهەم بێت. شوێنەوارناسان هیواخوازن باران کەمتر بارێ تا شمشارە دەربکەوێتەوە و گنۆپشکنین لە شوێنەوارەکەیدا بکەن و زانیاری زیاتر دەربارەی چیرۆکی 10,000 ساڵ ئاوەدانی و ژیان و شارستانیەت لەم شوێنەوارە بەدەست بێنن.